باشە دکتۆرە چەند شتێک هەیە کە لە ناو خەڵکیا بەکارەهێنرێ بۆ نمونە نەوت زۆر خەڵک نەوت بەکارهێنە نەوتە لە قژی مناڵەکە و قژی پێداهێنە یاخود چەند شتێکی تری کوردەواری سروشتی بەکارهێنن تا چەند بەکارهێنانی ئەمانە تەندروستە یاخود بچین ئەوەی کە بۆ لای پزیشک و چارەسە وەرگین. ئەکیید زۆر ناتەندروستە لە بڕۆی خۆی نەوت لە خۆی ئامادەیەکی سووتێنەرە تەنانەت جاری وایە کە بە سوودفە بەردەستمان ئەکەوێت چەند کزانەوە و تێگان و ئەوە دروست ئەکا اینجا چی ئەگەر بیەی لە پێستی سەری مناڵێک کە زۆ خراپە و بۆ ئەوەیە کە بۆ بۆنە و بۆ سوتاویە حەشەرەکە بخینکێنێ بەڵام لە کاتێکا کە شتێکی زۆر ئاسانتر هەیە و ڕێگە پێدراوە توبیە کە بکرێتە سەر پێستی سەر پێست ناکە پەنابەرێ بردرێ بۆ ئەوشانە لە بەرەوە لەوانەیە ئەوان ئەسڵەن مەشاکیلەکانیان زیاتر بێ یعنی جاری وا هەیە مناڵەکە ئەهێنێت مانێکی شانەوتەکەی بۆ لێیاوە بۆنی هەر جارێکە نەوتی بۆ لێ یا عیلاجی ئەوە وەرەگرێ کە بە نەوتەکە سوتاوە لەبەر ئەوە ئەکید باشترە چارەسەری پزیشکی بۆ بەکاربهێنرێت. باشە چارەسەر پزیشکەکان چی ئەگرێتەوە؟ چارەسەر پزیشکەکەی خۆی مادەیە کە پێوترێت پێرمەفرین کە لە شێوی شامپۆیە هەیە لە سەیایەک بەڵام بۆچی باشبوون نابێ یعنی بۆ ئەڵێ وەڵام من شامپۆکەم بۆ بەکارهێناوە باش نەبووە شێوەی بەکارهێنانەکەی هەڵەیە گرنگە بەڵێ لەبەر ئەوەی ئەمە جارێکە کەم شت نابێ سەرەکە تەڕ بکرێت اینجا شامپۆکە بەکاربهێنرێت پێویستە زۆر بێن ئەبێت ئەیبەنە حەمام و قژەکەی پێ ئەشۆن بەڵام پێویستە یەکەم جار قژەکە تا ئەتوانرێت پاک بکرێتەوە و پشۆرێت بە شامپۆیەکی ئاتیادی یعنی ئەوەی ئەتوانرێت ئەو هێلکە و گەرانی کە بەسەرەکەوەیە لێ بکرێتەوە بە شانەیەکی دەمورد باشتر وایە شانەی پلاستیک بەکار نەهێنرێت لە بەرۆی زۆر ئەو هێلکە و ئەو گەرایانە ناگرێتە خۆی شانەیەکی پێوترە میتال کۆم بە زۆری لە شوێنی ئەوانەی کە پێت شۆپن یعنی لەوانەیە زۆرە پاکی کاتەوە اینجا دوای ئەوە بە وشکی شامپۆکە بهێنێ لە بێخی سەرێەوە بۆی لێ باچونکە ئەم مادەی کەتیایەت یەکسەر بێت هۆی خنکانی ئەو حەشەرەی کە زیینووە بەڵام ئەگەر پاشماوەکەی وەکو هێلکە و گەراکان بمێنێت و مژدی سانەوە جارێکی تر ئەبێتەوە بە حەشەرەکە بۆی بە وشکی پێویستە زۆر جوان بۆی لێبا ماوەی چارەکێک بۆی لێبا و بۆ شانە دەم زۆر وردەکان بۆی دابهێنێت اینجا دوای ئەوە بۆی پشوات اینجا دوای شتەکەش سەیری کابزانێ هەر پاژماوە و هێلکە و ئەو شتانی پێوە جوان بۆی پاپکاتەوە بۆی لێ بکاتەوە خۆی پێویستە ئیتر بەو جارە کفایەت بەگەر بۆ شێوەی بۆی بەکاربهێنرە و یەکشتی تری زۆر گرنگ ئەوەیە کە ماوەیەک ئەم لایسە ئەم حەشەرێ ئەمێنێتەوە لەسەر لەشی یان لەسەر ئەو شتانی بەکاری هێناوە بۆ نمونە کڵاو یان ملی جلەکانی بەرگە سەرینەکەی بۆیە پێویستە ئەمانە هەمووی بە ئاوی گەرم بشۆرێت و اینجا دیسانەوە بەکاربهێنرێت لە جلەکانی لە کڵاوەکانی لە ملپێچەکانی سەرینەکەی زۆر ئەوانە زەورە و هەموو ئەو شانانش کە پێشتر بەکاری هێنراوە پاک بکرێت.